شەقامی سالمە لە سلێمانی پایسکیل سوارەکان کۆبوونەتەوە. هەر کەسە و پایسکیلی خۆی پێیە. نمایشی ئەم جارە بە گروپە. لە سلێمانی گروپی پایسکی سواری لەم جۆرە وەکو حەز و خولیا پەیدا بووە. ئەمە دووەم جارە لە ماوەی 2 هەفتەدا نمایشی بە کۆمەڵی پایسکی سواری لەسەر شەقامە سەرەکیەکان ئەنجام بدەن. ئەیانەوێت بۆ ئایندە نمایشەکانیان زیاتر پیشان بدەن. کۆبوونەوەکەی ئێمە مەجموعەیەک چوو کوڕ گەنجی شاری سلێمانیە، زۆربەی تیا یاریزانی مەسەلا فوتبۆڵێنە، مەجموعەیەک یاریزانی کین بۆکسینە، مەجموعەیەک لە خوشک و برایان کۆبوونەوەیتوانێ ئامانجمان لەم کۆبوونەوەیە بە پاسکیل ڕۆیشتنە بە کللتورکردنی پاسکیلە لە شاری سلێمانیا لە شاری ڕۆشنبیریە. ئەمە ئامانجی ئەمەیە و ئیسفادەی زیاتر ئەوەیە مەسەلا لەم کاتەیە کاتی کەرەنتینۆمانە زۆربەی قاعەکان نەبوو، زۆربەی شوێنەکان نەبوو، ئێمە هەوڵین تەعویزێک بینەوە بەم پاسکیلە. یاریزانە دەستمان کردووە بەم چالاکیە کە ڕۆژی هەینی دەست پێکەین، کاتژمێر شەشی بەیانی دەست پێکەین، لێرەوە دەست پێکەین تاوەکو دووڕیانەکەی سەرچنە لێوەینەوە هەتاکو ئێرە. من ئێستا ئێمە کە ئەم چالاکیە بەردەوامەکەین بۆ جەستە و تەندروستی خۆمان زۆر باشە بێت. هیوادارین خەڵکی زیاتر بەشداریکە. ئەم یاریزانانە لە ڕێگەی پاسکی سواریەوە نمایشی جۆرا و جۆر دەکەن. ڕاستە لەسەر شەقامەکان گروپێکی قەرپاڵخن، بەڵام نابنە هۆی دروستبوونی کێشە بۆ شۆفێران. من وەکو گەنجێکی شاری سلێمانی بەشداریم کردووە لەم گروپە. ئەم گروپە ئەمانەی ئێمە کولتوری پاسکیل لێخوڕین لە سلێمانیە پەرەی پێبسەنی بەناو هەموو چین و توێژەکانە. چکە وەرزشکردن هەموو کاری سواری هەیە، نەک بێژگەل لە نەخۆشی و یان دوای نەخۆشی، پێویستە هەموو کاتێ بکرێت. چکە وەرزش نەکەیت ئەو لە شش تەحملی بوو زۆر شت ناکات. ئێستا سەرەڕای وەرزشەکانی خۆم کە لە قاعەکانی تر هاتووم بەشداری ئەم چالاکی ئەم ڕۆکەم پاسکیل سواریە و داواکارم لە هەموو یاریزان و لە هەموو خوشک و برا ئازیزان و لە هەموو هاوڕێیان بێن بەشداری ئەم چالاکیە بکەن. بەڕاستی وەرزشتێکی زۆر باشە، ئیسفادەیەکی زۆر باشی لێگە. لەم کاتەدا ئەم وەرزشکارە گەنجانە بە نمایشی پایسکیل چالاکی جەستی خۆیان ئەنجام دەدەن و دەژڵێن دوای دابڕانیان بۆ ماوەیەکی زۆر لە چالاکیە وەرزشەکان دەیانەوێت توانای جەستەییان لە دەست نەدەن و لەم ڕێگەیەوە لێخوڕینی پایسکیل بکرێت بە کللتور. شڤان ڕۆڤ، گەلی کوردستان، سلێمانی.